بێگومان لە نێو قوتابخانەکاندا ئامادەکاریەکی زۆر دەکرێت و لە ئێستاوە داهات کۆ دەکرێتەوە وەکو هاوکاری پێشکەشی نەخۆشخانەی نانەکەلی بکرێت. یەکێک لەو قوتابخانە بێگومان کۆمەلگای پەروەردەیی بارزە کە ئێستا خاوەنی ئەم کۆمەلگایە لەگەڵ منە بەڕێز کاک برزۆ ڕەسوول خۆشناو لەگەڵ منە. کاک برزۆ سڵاوت لێبێ. سڵاو کاک مەحەممەدیان بەخێر بێ سەرچاوان. دەمەوێت لەوە دەست پێ بکەم ئامادەکاریەکانتان چۆنە، ئێوە چۆن بەشداری ئەو پرۆژە مرۆیە دەکەن؟ ئێمە وەکو کۆمەلگای بارز ساڵانە ئەو پرۆژەمانەیە و بەشداریشمان کردووە لە پرۆژەی خێرخوازی و ئەو ساڵیش لەگەڵ ساڵان ئینشاءالله بەشداری دەکەین و مارەسۆنی وەرزشی بۆ شێرپەنجە. سیرم کرد بە قوتابخانەکەدا دەتم سندوقەکەتان دراوە، مامۆستایان و قوتابیان تا چەند بە ئەکتیڤی بەشداری دەکەن یاخود چۆن ئەم کارە ئەنجام دەدەن؟ وەڵڵا ئەکید باوە پرۆژەکی ئینسانیە، مامۆستایەکان و قوتابیەکانیشمان هەندایە بۆ ئەو پرۆژەیە تا بتوانن ببەخشن بۆ شێرپەنجە. بەڵێ بە خۆشت زۆر حەز لە وشە بەشداری دەکەیت؟ ئەکید بەخۆم و وەکو کۆمەلگا و خاوەنی کۆمەلگای بارز بەشداری دەکەین و ئینشاءالله دەست پێشخەرێکی باشی دەکەین. ماندوونەبی زۆر سپاس دەکەین. زۆر سپاس. بێگومان ئەوەی بینیتان ئامادەکاریە لە شاری هەولێر بۆ ئەوەی ڕاکردنی ئومێد بەڕێوە بچێت کە وەکو پێشترش ئاماژەم پێکرد ئەما لەلایەن ئەربیل ماراسۆنەوە سەرپەرشتی دەکرێت بۆ ئەوەی کە بتوانرێت هاوکاریەکی باش پێشکەش بە توشبوانی نەخۆشی شێرپەنجە بکرێت. من دەگەڕێمەوە لای ئێوە.